لدهوکێ زارۆکێکی 13 ساڵی وەرزشوان و تەندروست ji ber celteya dilî giyanê xwe ji dest da. Celteya dilî bû zarokan bi taybetî ji haletên gelekên kêmên pizîşkî ye. Aza Arîn Bamarnî werzişvan e, yarîzanê kickboxingê gel taekwondoyê û tepapeyê bûye. Di dema yariyê de giyanê xwe ji dest daye. Li gor raporta pizîşkiya dat ji ber celteya dilî azayê 13 salî giyanê xwe ji dest daye. Ew qutabiyê pûla heftê bûye. Yarîzanê taekwondo kickboxingê wate kesekê zarokekê tendurust û xudan çalakî bûye. Malbata wî gote Rûdaw ew çi kêşeyên tendurustî nebûn, nexweş jî nebûye beryanokê. Li ser evê mijarê berêz Arîn Hazim Yusufî, babê Azayî awayeke rasterast mêhvanê me ye. Kak Arîn hîn bixêr hatin. Xwedê jê razî bîtin. Li heman demê Dr. Karzan Abdullah jî pisporê dil li hewlêrê mêhvanê min e Dr. Ew ji bixêr bên. Kak Arîn ez ê şewa dest pêkim. Xwedê jê razî bît bi rastî yanî hemî naxejîn bûyne bi mirina Azayî hecî gel beheskê gelek bêêciz bûyne. Em divê dil dest pêkê bizanim Azayî çawa giyanê xwe ji dest da? Her sağ bir spas Aza وقتا گوتی کسی که 13 سال بود یا ورزشکار بود من هر بچگاتی کاری ورزش کرد بود هر 8 سال ورزش یاد کرد و حتی با 13 سال یعنی هم فتره هم مواقع باش نبود لعب تايكوندو بود ندوک لعب تفاقی بود چند سال و منش چند اگر کت بیوی من شو حزوی هر سر بود بودن شو کیک بوکسن یادم که خدا سیام بود کسی که بود يعني زيكوت جد رودانويد نابين ولا كقد تهدابوي يعني هم تكنولوژي داخل حتى جانو خدمتن باشه کاکارین از گلک ممنونات مال وی وقت نخوشتیل نافتازیه جی از دخازه لبوری نشت کم دول گلمی اتزانم بها چند دانه خوشه و جگراته بس جبرکو مثلا آزای بو مبخو گلک سیر بو زاروکه که هو سال دست بکی تمنوی دویم یه تندروز بویه و سیم جی هو صبصاناهی یعنی جلته دلیل دامه حول دین تب گهیم بو چی افجابت فيت بزانم آزای مثلا او بویا الویره بدرس جلتا دلی بویا یانجی او حالتا بو کد بیجن ازمان خدا عیرایه بریا یاریه خارنک و خارنکا انرژی مثلا و خاریه تشتکریه که این هست بکن بلکی ها اوهو کار بید خير شيان خون برامن تجار خارنك تندرست بس من خير تربط وناخد وهر وقت خودن آنکو بخورن غازات جانبت خورن يعني هر نوع انرژی که اصلا بخون زدن او بخود از دم از دستم دستی اکو تلفن من هاتی از دستی از من خونی داری و تو از که هم ورده کارات دستی يعني از من تو ورده یه از یکم ل أو نبو وأهمنا خدا عراقي دم أزجاج من هندق سريني أسبوعنا ميجا في يقول الجانب الزبابو تك چوبو صحتاوي تك چوبو يانجنش كيف أبو نخير شهيان خان تقولنا نبو أنا أكيد ضرورة هر ضرورة ده جدا سوفيرا من أنظر متأكد تجارة أو نبو يكو حتى كم حتى حاجات شيء بسيط جدا من ضمن الدرا خاصة خانة ومن خاصة بوتي إنه لو تجارة تجارة ما تفسير من عنده يعني تيجاشتم دماغك بسيارم كاكارين بلاو بيتن مثلا هوات خزانة داش بده بسيارة دكتوري كان بريانو كيا قوتي بلكي خزانة دا مثلا كوي راسي بيت برجر بيتن هوات خزانة دا في حالتها بوينه نخير ما نبود قلق سباس بتا كاكارين تاخفتنا كاتفة الدماغي كي بيجي ما هي سيبت كم
بس زۆر خۆر بوون جگەرە مرۆڤ و پرۆسێسێک لەشی مرۆڤ ez bêjim mirov hemû dunyayê de xwedê xweş get zor ket ku derbas ket ku tu nizanî kengî de wexere êke gelek spas bûte Xwedê inşallah sabr û hedarê bidete hewa hemiyal gel deyka azayî jî hînet naftaziyê de û ez memnûna te me tu li gel me bûyî berez kak Arîn Hazim Yûsifî tu ji bamarnê mêhvanên bûyî spas bûte هر دل سرve mijarê mînim Diktor Karzan Abdullah pisporê dil ji hewlêrê mêhvanê me Diktor bixêr bin zor spas tanekem sereta hemûî legel bawkî kak Azam qisa kir bis بۆ ئەوەی چونکە ئەوانە لە ناو تەعزیە بوون داوای لەبوردنتان لە یەکەم ئەمە ئێستا باسی هوکارەکانی تۆژبوونی مناڵێکی 13 ساڵی وەرزش دۆستی وەرزشوانی تەندروست بزانم چۆن و چ ئەگەرێکەیە کە تووشی جەڵتەی دل ببێت زۆر سپاس شەهیار خان پرسە و سەرخۆشی خۆمان بۆ ئەو بنەماڵە بەڕێزە بەڕاستی کارەساتە ئەو شتانە و ئینشاءالله من هۆکارەکانتان بۆ ڕوون دەکەمەوە بەنسبەت مردنی لە ناکاو لە هەرزەکار و لە گەنجەکان شەرت نییە تەنها جەڵتەی دڵ بێ ئەوەی کە جیرانی لولەکانی خوێنە لە دڵ هۆکاری یەکەمی مردنی لە ناکاو لە تەمەنی هەرزەکاری بریتیە لە نەخۆشیەکانی کارەبای دڵ هەندێک نەخۆشیمان هەیە هەندێک کەس لە ناو خەو دەمرن کە کارەبای دڵیان ڕادەوەستێ لە کاتی ئیسراحەت هەندێک کەسی ترمان هەیە لە کاتی سترێس کە با بڵێن وەرزشکردنی زۆر وا دەکات کە کارەبای دڵیان ڕاوەستێت ئەمە نەخۆشی کارەبایەک سیستەمی کارەبای دڵ بۆ نمونە با بڵێن دومیان هەندێک نەخۆشیمان هەیە کە دیواری دڵ ماسوولکەی دڵ ئەستورترە لە ئینسانێکی نۆرماڵ ئەو نەخۆشانە کاتێک کە وەرزشی خێرا دەکەن و دەچنە ناو سیراع و پێشکەوتنە وەرزشیەکانەوە ڕەنگە لە ناکاو شادەماری دڵیان ڕاوەستێ و تووشی مردنی لە ناکاو بن هەندێک هۆکاری ترمان هەیە پێی دەگوترێ بە ئینگلیزی چانەلۆپاثی یعنی ئەو ئایۆنانەی کە دەچنە ناو دڵەوە ئەوەیەکی زۆر دقیقە بە تایبەتی زانایەک نەخۆشیەکی بینیەوە ناوی بڕووگادایە کە ئەوانەش لە کاتی سترێس و لە کاتی وەرزشدا ڕەنگە ببێتە هۆکاری مردنی لە ناکاو لە هەرزەکاران هەندێک نەخۆشی ترمان هەیە شەهیان خان بۆ نمونە لولەکانی خوێنی دڵ نەگیراون بەهۆی چەوری و کۆلیسترۆڵ و ئەو شتانێک کە ئێمە ڕۆژانە باسی دەکەین بەڵکو ڕەنگە یەکێک لەو دەمارانەی دڵ لەو بۆ ڕێخوێنانەی دڵ زگماک تەواو دروست نەبوو بێ یان وەکو نۆرمال دروست نەبوو بێ و لە کاتی وەرزشکردندا دەمارەکە بگیرێ یاخۆت بۆ ڕێخوێنەکە بگیرێ شتێکی تر هەیە لە دنیای ئەمڕۆدا بۆ ئەو جۆرانەی وەرزش ڕەنگە هەرزەکاران خواردنە وەوزە بەخشەکان بخۆنەوەی پێی دەگوترێ ئینەرجی درینکس ئەوەش ڕێژەیەکی یەکجار زۆر لە مادەی کافینی تێدایە و بێجگە لە کافینیش مادەی تری تێدا وەکو تۆرین کە هەموو ئەوانە وا دەکەن ڕاستە ئینەرجیەکی زیاتر دەبەخشن بە مرۆڤ بەڵام لە هەمان کاتدا وا دەکەن کە ماسوولکەی دڵ و کارەبای دڵ لە ناکاوێک ڕەنگە زیاد بکە هەتا ئەو حەدەی کە دڵ ڕاوەستێت بەڵێ ئەمانەش کاریگەریان هەیە لەسەر دڵ دکتۆر ئەو هەموو کاریگەریانە ئەو هەموو هۆکارانە هەمویان وەکو با بڵێم جەڵتەکە چونکە بە پێی راپۆرتی پزیشکیدا دەڵێن بەهۆی جەڵتەی دڵ گیان لەدەستداوە هەمویان لە ناکاو تووشی جەڵتە دڵەکەن یان نەخۆشەکەیان با بڵێم مناڵەکە پێش ئەوە هەنێک دەرەنجامی پیشانەدا نەخۆشە بێ هیلاکە بێ لە پشکنینا دەرەچێت چونکە زادیاریم هەیە لەم هاوینە پشکنینیان کردوواڵێن کوڕەکەیان عیبی نەبوو و تەندروست بووە بەداخەوە زۆربەی هەرە زۆری
ئەو نەخۆشیانە ڕەنگە هیچ نیشانەیان نەبێ واتە نەخۆشەکە هیچ کێشەی نییە و دەڕوات بەڵام لە وڵاتانی پێشکەوتوو شتێک هەیە ئەو کەسانەی کە بۆ نمونە هەرزەکارن و داخلی بۆ نمونە یانە وەرزشیەکان دەبن کە پێویستی بە لیاقەیەکی بەدەنی زۆرە کە پەرفۆرمانسی زۆری پێویستە ئەو کەسانە دەبێت پشکنینی ئیکۆی دڵ و تەختیتی دڵ و کۆمەڵێک تەحلیلی تر هەیە دەبێت بۆیان بکرێت یعنی دکتۆر ئەگەر منداڵیش بێت بینیمان کە تەختیتەکەیش بەڵێ ئەگەر منداڵیش بێت مادام هەتا وەرگیران لە کۆلێژە وەرزشیەکان بۆ نمونە لە وڵاتێکی وەکو بەریتانیا هەتا کلینیک هەیە شەهیان خام بۆ نمونە لە لەندەن پێی دەگوترێت ICC کلینیک یعنی Inherited Cardiac Condition یعنی ئەو کلینیکە تەنها بۆ نەخۆشیەکانی زگماچی و بە تایبەتی زگماچی کارەبای دڵ کە دەبنە هۆی سەکتەی دڵ. باشە دکتۆر یعنی شتەکە هەیە ئەوەی کە بووەتە هۆکار حەڕەکەی زیادە یان شتێکی ترە نەک ئەوەیە کە شتەکە لەبەر وەرزشەکە دروست بووە. خۆی شتێک هەیە لە بن ئەو مەوزوعە بەڵام وەرزشەکە وا دەکات کە دڵەکە لە ناکاو ڕاوەستێت خۆی بەڕاستی کەلیمەی جەڵتا کە کەلیمەیەکی عەرەبیە من ببوورە ئێرانە کاتی ئەوەش نییە بەڵام زۆر کەلیمەیەکی گونجاو نەبێ ڕەنگە بۆ ئەو کۆنتێکستە لە ڕووی زانستیەوە کەلیمەی وەستانی لە ناکاوی دڵ تێگەشتم وەستانی لە ناکاوی دڵ لە هەرزەکاران بە ئینگلیزیەکەی پێی دەگوترێت sudden cardiac death in teenagers ئەگەر ئاوا بەکاری بێنین باشترە لە دەستەواژەی جەڵتا. دکتۆر ئەمانویست خوا لێ خۆش بێت ینی کاکازا ئەو گیان لە دەستدا بەڵام ئەتوانین سوودی لێوەر بگرین هەر ئەمەیە ئامانجی ئێمە لە باسکردنی بابەتەکە ینی خەفەتمان بۆ باوکی دروست کردەوە زیادمان کرد قسەی کرد لەسەری بەڵام خۆشی ویست ببێ بە بەشێک لەو پەیامە اینجا ئەمانەوێ خەڵک وشیار بکەین بە تایبەت گەنج و هەرزەکار کە چنە وەرزش یان یاری تۆپانەیەکەم ئەمەیە بزانم چونکە زۆر جار حاڵەتی و بزانم پێڵەن زمان قوددان دروستە بێ یان پێش یاری شتێکە خۆنەوە ئەنەرژی درنگ بێ یان خواردنێکی قورس بێ ئەتوانی پێم بڵێیت گەنج هەرزەکار پیاوێک کە ئەچێتە ناو یاریگا ئەگەر بۆ خۆشیش بێت یاری بکات تۆپانێ بکات ئەبێ پێش ئەوە چی بکات و چی نەکات. دەست خۆش ئەوە مەبەستەکەیە کە بۆ بینەران و بۆ هاوڵاتیانی خۆمان ڕوونی بکەینەوە زۆر گرینگە ئەو کەسانەی کەوا پێرفۆرمانسی زۆر دەکەن ئەو وەرزشانەی وەکو بۆ نمونە تۆپی پێیە یاخود ماراسۆنە یاخود ئەوانەیە کەوا بەر لەوەی داخلی ئەم جۆرە پێشبڕچەیانە بن باشتر وایە دڵیان چێک بکرێت بە تەختیت و ئیکۆی دڵ و ڕەنگە ئەگەر لە بنەماڵەکەیان ئێستا بۆ نمونە لە هەر بنەماڵەیەک ئەگەر مردنی ئەوەی پێمانوت کە وەستانی دڵی لە ناکاو یاخود مردنی لە ناکاوی گەنجان هەبێت ئەوە دەبێت سکرینینجان بۆ بکرێت دەبێت هەموو ئەو بنەماڵەیە فەحسیان بۆ بکرێت بۆ ئەوەی ئەوانی تریش لە کاتی چکە هەندێک حالاتی وەستانی دڵمان هەیە لە کاتی خەودا ڕوودەدا ڕەنگە لە کاتی ئەوەشدا ڕوونەدا بۆ نمونە حالەتێکێ پێی دەگوترێت لۆنگ QT کە بە چەند سێکندێک کارەبای دڵ دوا دەکەوێ سێ جۆری هەیە جۆرێکیان لە کاتی خەودایە دەبینی نەخۆشەکە دەنوێت کە کاتێک هیچ سترێس هۆرمۆنەکان نامێنن لە لەش زۆر خاو دەبێتەوە لە ناکاوێک دڵی دەوەستێت جۆرەکەی تریان ئەو جۆرەیان لە کاتی وەرزش و ئەوەدا بابەتێکی زۆر گرینگت باس کرد ئەگەر سەیری میدیا جیهانیەکانیش بکەین لە زۆر شوێن لەو ساڵانەی دوایەدا باز دەکرێت ئەویش بەکارهێنانی وزە بەخشەکانە لە پێش ئەو پێشبڕچەیە تۆپی پێ و ئەوانە من داوا لە دایک و بابان دەکەم بە هیچ شێوەیەک تکایە ئێمە بینیومانە کە کاریگەری لە دڵ دەکا کاریگەری لە دڵە کوتە دەکا بینیومانە چەندین نەخۆش تووشی سەریعبوونی کارەبای دڵ دەبن کە هیچ کێشەیان نییە بەهۆی
ڕێژەیەکی زۆر خواردنەوەی ئەو ئێنێرجی درینکانە ئەو خواردنەوە و زەبەخشانە بەداخەوە ڕێکلامکردنیش بۆ ئەوانە بەڕاستی من هیوادارم قەدەغە بکرێت چونکە ئەو خواردنەوە و زەبەخشانە بۆ دڵ و بۆ گورچیلە شەهیان خان ئێمە من خۆم بینیومە کە نەخۆش گورچیلەکانی زەرەری پێگەیشتووە تەنانەت نەخۆشی شەکرەش ئێستا کە بەحسی لەسەرەکە لە گەنجان ئەو خواردنەوە و زەبەخشانە دەبنە هۆی ئەوە ڕجا ئەندورکەونەوە لە خواردنەوە و زەبەخشەکان ئینجا ئەگەر بێت و ئەو زەبەخشانە ئێستا لەگەڵ خوێ تێکەڵ دەکرێت ئەوە هەر زەرەرێکی زیاتری دەبێت ئەگەر بۆ نمونە لەگەڵ کوحول تێکەڵ بکرێت ئەوە زۆر زەرەری زیاتر دەبێت لەسەر دڵ و ڕەنگە ببێتە هۆی وەستانی دڵ. دکتۆر زۆر سپاسانەکەم ئێوە سەفەرتان هەبوو لە عیادەن زۆر سپاسانەکەم بۆ هاوکاریکردنمان لە مەسلەی وشیارکردنەوەی خەڵک بۆ ئەو مەسلەیە دەستان خۆش دکتۆر کارزان عەبدوڵڵا پسپۆڕی دڵ لە هەولێرەوە لەگەڵم بوویت. دەستی ئێوەش خۆش شاهین. زۆر سپاس.